الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان دارانو خواناساني زور بەڕێز لەمانجی لەدایکبوونی سەردار و سەروەرمان شەفیعی مەحشەرمان پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم داین لەمانگی ڕەبیعی یەکەم داین. ئەوەی کە دەمەوێت لەم وتارەدا ئاماژەی پێ بکەم بریتیە لەوەی هەمومان سەرنج دەدەین و دەبیستین و دەبینین زۆرترین ئاەت کە لە وەسف و ستایشی پێغەمبەری خۆشەویستدا صلی الله عليه وسلم بنووسرێ، بکرێ بە لافیتە، بکرێ بە دروشمی مەولود ئاەتی وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین، سوورەتی ئەلئەنبیا ئاەتی 107. واتە تۆمان نەناردووە مەگەر بە زەیبی بۆ تێکڕای جیهانیان. ئەی محەممەد صلی الله عليه وسلم تۆمان نەناردووە مەگەر بە زەیبی بۆ تێکڕای جیهانیان. ئەو مانای وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەحمەت و بەزەیی خوایە بۆ تێگڕای خەڵکی. پەروەردگار نەیفەرموو ڕەحمەتەن للمسلمین. محەممەد صلی الله عليه وسلم تەنها ڕەحمەتە بۆ مسلمانان، نەخێر ڕەحمەتەن للعالەمین. هەرچی مرۆڤی سەر ئەم زەویەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەحمەتە بۆی، هەروەها بۆ عالەمی جنۆکە، بۆ عالەمی مەلایکەت، بۆ جیهانی دار و درەخت، بۆ جیهانی گژوجیا، بۆ جیهانی بێگیانەکان، بۆ جیهانی ئاژەڵەکان. ئەگەر ئەو بەرنامەیەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەلایەن پەروەردگارەوە هێنای سبحانه وتعالى کە بریتیە لە قورئان، ئەم قورئانە لەم سەرزەویە بەڕێزان کاری پێ بکرێ، واللهی هەموو دروستکراوەکانی خوای پەروەردگار لە ڕەحمەت و لە میهرەبانی و لە بەزەییدا دەژین، کەس تەمی لێ ناکرێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە صحیح مسلمە فەرموودەکە بە ژمارە فەرموودەی 2599 هاتووە کە دەفەرمێ ئینی لەم ئوبعەث لەعانەن وئینەما بوعیثت ڕەحمەتەن. خەڵکینا بزانن، ئاگادار بن، من بە نەفرەت لێکەر نەهاتوم، من بۆیە نەهاتوم بەردەوام نەفرەت لە خەڵک بکەم. وإنما بعثت رحمة، من بۆیە نێردراوم لەلایەن خوای پەروەردگارەوە کە ڕەحمەت و بەزەییبم. بەداخەوە زۆر کەس بە ناوی ئەهلی سونەت و جەماعەتەوە، بە ناوی ڕێبازی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم سەری زمانی و بنی زمانی ساڵ 12 مانگ هەر ئەوەیە لعنەتی ئەڵڵا لە فڵان کەس بێ، لعنەتی ئەڵڵا لە فڵان گروپ بێ، لعنەتی ئەڵڵا لە ئەوە بێ. نەخێر ئەی ڕەحمەتەکەت ئەوە ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە ڕەحمەتت پێ بێ، نەک لعنەت و نەفرەت لێکردن لە خەڵک. سەرنجی ئیلا ڕەحمەتەن للعالەمین بدەن. ئیلا بۆ حەسرە، بۆ کورت هەڵهێنانە، یعنی چەندە ئینسان لە ڕەحمەت و میهرەبانی و سۆز دوور کەوێتەوە، ئەوەندە لە پێغەمبەری خوا دوور دەکەوێتەوە. ئەمە یاسایەکە. ئەتەوێ بزانی پێگەی جەنابەت لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم چەندە؟ بەزەییەکەت، میهرەبانیەکەت لەگەڵ خۆت، لەگەڵ خێزانت، لەگەڵ منداڵت، لەگەڵ کۆمەڵگات، لەگەڵ مرۆڤایەتی بەگشتی چەندە خاوەنی ڕەحمەتی، چەندە دەستی ساڕێژکردنی برینەکانت پێیە. ئەوەندە لە پێغەمبەرەوە نزیکی، بە ئەندازەی ئەوەی دڵت ڕەقا، بە ئەندازەی ئەوەی زەحمەتت پێیە لە جیاتی ڕەحمەت. هەیە زەحمەتە بۆ خۆی، هەیە زەحمەتە بۆ خێزانی، هەیە زەحمەتە بۆ منداڵەکانی، هەیە زەحمەتە لە دایرەیەکە، لە فەرمانگەیەکە، لە کۆمپانیا و شەریکە و ئیشکردنێکایە، هەر بۆتە زەحمەت، هەمووان لێی بێزارن. بە ئەندازەی ئەوەی لە ڕەحمەت بە دووری و زەحمەتت پێیە بۆ خۆت و بۆ خەڵک، بە ئەندازەی ئەوە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوور دەکەویەوە. جا بە هەر کەسە خۆ ڕەحممان پێ بکە، خۆمان هەڵسەنگێنین. ئەو کەسانی زەحمەتن، زۆر دوورن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو کەسانی بەڕاستی ڕەحمەتن، دڵەکان ساڕێژ دەکەن، برینی دڵەکان چا دەکەنەوە.
نەخۆشیەکان دەبنەمایی مەڵحەمێکی نرم بۆیان و ساڕێژی برینەکان دەکەن. ئەو کەسانی دەستی میهرەبانی بەسەر بێباوکان دادێنن ئەوانە زیاتر لە هەموو کەس لە پێغەمبەرەوە نزیکن صلی الله عليه وسلم. ئەو وشانەی لەگەڵ ڕەحمەتدا یەک دەگرنەوە ئەمانن: ڕاحەت یعنی ئارامی، ڕەحمەت دەدبات بەرەو ئارامی دەروون، ئارامی لە گشت دەردە دەرونیەکان. واللهی چەندە ڕەحمەت لە ناو دڵتا بێ، چەندە خاوەنی سۆز و بەزەی و میهرەبانی بی، ئەوەندە دڵ و دەروون سەلامەتە. زۆربەی ئەوانەی تووشی نەخۆشیە دەرونیەکان دەبن ئەوانن کە لە ڕەحمەت دوورن. چەندە ڕقت لە خەڵک بێ، چەندە ڕقت لە خۆت بێ، چەندە تند و تیژ و زەحمەتاوی بی، ئەوەندە لە ڕاحەت بە دووری. ڕەحمەت و ڕاحەت بەڕێزان بەیەکەوەن، ئارامی و بەزەی بەیەکەوەن. چەندە لە ڕەحمەت و میهرەبانی دوور بی، ئەوەندە لە ڕاحەت و ئارامی دڵ و دەروون بە دووری. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو کەس زیاتر دڵ و دەرونی ئارام بوو، چونکە خاوەنی ڕەحمەتی تەواو بوو. دووەم ڕەحم. ڕەحم واتە منداڵدانی ژن کە شوێنی کۆرپەلە تێدا گەورەبوون و پارێزرانێتی. یعنی مرۆڤی میهرەبان کە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم نزیکە، مرۆڤی بەڕەحم دەبێتە لانکە، ئەبێتە شوێنی کەسانی بێهیوا و بێزار. هەر کەسێک خەڵک متمانەی پێ بێ، دەردە دڵی خۆی لا بکە، گرێ دەرونیەکانی خۆی پۆ بکاتەوە بە ئەندازەی ئەوەی مایەی حەوانەوەی خەڵکی، دڵخۆشکردنی دڵ ناڕەحەتانی، کردنەوەی گرێ دەرونیەکانی خەڵکی، دڵنیا بە ئەوەندە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم نزیکی. وەکو ڕەحم، ڕەحمەت لە ڕەحمەوە نزیکە. هەروەها ڕەحمەت لە حیمایەوە، لە پاراستنی لە شەڕ. مرۆڤی بەڕەحم و دلۆڤان کەمترین ناری دەبێت، حەسوودی کەم دەبێتەوە، چونکە هێندەی چاکە لەگەڵ خەڵکی کردووە بەدەکان نەبێ، بەد ڕەفتارەکان نابێ، ڕقیان لێ نابێ. بەڕێزیان یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتە لە پابەندبوون بە قورئان. یەک ئاەتی قورئان بۆ مەولودی پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم لەم ساڵدا هەڵدەبژێرم. سوورەتی فوسیلەت ئاەتی 34. بەس ئەم ئاەتە جێبەجێکەین بەسمانە. ئای چەند ئاسانە ئەم ئاەتە لە بەرکەی، چەند ئاسانە بە دەنگی خۆش لە نوێژاوی خوێنی، چەند ئاسانە لە مەولون نامە و لە کۆڕ و دانیشتنەکانە بە چەند قیراءەت ئەم ئاەتە بخوێنیەوە. بەڵام بەخوا وەکو خوێندنەوە و لەبەرکردنەکەی ئاسان و خۆشە، زۆر ناڕەحەتە. ئینسانی مردی دەوێت، کوردەواری لە کوڕی دەوێت جێبەجێیکە، ئینسانی مرد و جوامێری دەوێت ئاەتەکە بێنێ بیکا بە کردار لە ژیانیدا. ئاەتی 34 سوورەتی فوسیلەت دەفەرمێ: ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم. هەرگیز دوو چاکە وەکو یەکنین، هەرگیز دوو خراپەش وەکو یەکنین. چاکە ئاستی زۆرە، خراپە ئاستی زۆرە، چاکە و خراپەش وەکو یەکنین. ئەو کاتەی کەسێک خراپەی بەرامبەر کردی، ئیدفع، خوا دەفەرمێ دیفاع لە خۆت بکە، پاڵی پێوە نییە، ئەم خراپەیە لە خۆت دوورکەوە. بەڵام بەچی لە خۆمی دوورکەمەوە؟ بە زلە لێیدەم، بەدەست لێیدەم، بە چەک تەقەی لێ بکەم، بڕۆم شکاتی لێ بکەم؟ نا، ئیدفع، خۆت بەرزکەوە و ئەو بخە. بەچی؟ قورئان چەند وردە بالەتی هیە ئەحسەن، بە جوانترین شت. ئەو جوانترینە بەڕێزان لە کەسێکەوە بۆ کەسێک فەرق دەکە. جەنابەت هەست دەکەی فڵان کەس نەیاریەکی لەگەڵ تا هەیە و تۆی خۆش ناوێ، واللهی هەیە بە یەک سەلام ئەو بەلاتە چەند جار تێپەڕێ سەلامت لێ ناکە. دەتۆ دان بە خۆتا بگرە و تۆ یەکەم جار بە ڕوویەکی شیرینەوە، بە زەردەخەنەیەکی جوانەوە سەلامی لێ بکە. بەو سەلامە پاڵت پێوە ناخراپەکە لە خۆڵ خۆت کردەوە، بەخوا خۆت بەرز کردەوە، ئەو فەوتان ئەو جە تێدەگا کە تۆ لەو باشتری. هەیە هەدیەیەکی دەوێ، محبەت لەگەڵ یاساردا، خۆشی ناوی، هەدیەیەکی بۆ بکڕە، کتێبێکی بۆ بکڕە، عەترێکی بۆ بکڕە، تزبیحێکی بۆ بکڕە، قاتی جلی بۆ بکڕە. بەو هەدیەیە بووی بە خۆشەویستی، ئەو بەڵایەن لە کۆڵ خۆت کردەوە. ئەحسەن لە کەسێکەوە بۆ کەسێک فەرق دەکات. هیوا هەیە دەرگای سیارەکەی بۆ بکەوە، لە سەفەرێکان، لە شوێنێکان کۆمەڵە خەڵکن لە کارکردنێکا بەیەکەون، فڵان کەس ساردە لەگەڵ تۆدا،
لەوە ئەچێوا بڕۆ ڕۆژە شەڕت پێ بفرۆشە کە خەریب و سەرکەون تۆ قاپی سارەکەی بۆکەوە فەرموو قوربان جەنابەت سەرکەوەرە پێشەوە من قاپێکە پێوە دەمەوە بەوە لە کۆڵخۆت کردەوە ئەوە چونکە هەز بە تەکەببوریەک دەکات زۆر بەوە مرتاح دەبێت کە تۆ ڕێزل لێگرتووە خەڵکم بینیوە و توێتی ڕقم لە فڵان کەس بووە بەڵام چوومە مەدیسی تەعزیەوە ڕیزەکانی پێشەوە هەمووی گیرابن و کورسەکان هەموو گیراون فڵان کەس کە من لە دڵەوە ڕقم لێ بوو وەڵی حەزم دەکرد شەڕی لەگەڵ بکەم لە جێگاکەی خۆی هەستا چوە دواوە و کورسەکەی بۆ من چۆڵ کرد لەو کاتەوە خۆشم دەوێت چاو لێ ئیدفع باللەتی هی ئەحسن خۆمە هیچی تێ نەچوو لە کورسەکەی خۆت هەستا من لە ڕیزی دواوە دانیشم کەسایەتی وی لە پێشەوە دانیشی هەرە و کەسەی بەڵام ڕێزی بەرامبەرەکەت گروتی لەو کاتەوە خۆشم دەوێت کەسی وا هەیە لە لای خەڵک مەدحیکە ئەزانی فڵان کەس ڕقی لە تۆیە بەڵام قسەش دەبیسترێتەوە تۆ لە شوێنانە کە خەڵک زەممی کرد بەخوا فڵان کەس کەسی چاکە وەڵی ئینسانێکی بەڕێزە وەڵی چاوەڕێ خێری لێ دەکرێت کەم قسانەی بیستەوە ئیدفع باللەتی هی ئەحسن تۆ بەڵاکە لە کۆڵ خۆت کردەوە بە قسەی جوان بۆی کەوا مەدحت کرد عەرزم کردن ئەم ئاەتە لە بواری کارکردنا مەردی دەوێت پاڵەوانی دەوێت جوامێری دەوێت ئێمە قورئان هەر بۆ دەنگخۆشی بۆ لاواندنەوە لە مەولودا بیخوێنین تەرجمەی حرفی بکەین بەڵام با تەرجمە و وەرجێڕانی کردداری بۆ بکەین ئەحمەد شوقەیری لە کتێبی ئەلئەربەعوندا کە ئەم کتێبە خۆشبەختانە بە ناونیشانی چل کراوە بە کوردی لەلایەن مامۆستا مەودود جەبارەوە مەودود جەبار کردوێتی بە کوردی لە لاپەڕەی سەتی کتێبی چلدا ئەحمەد شوقەیری دەڵێ باوکم لەسەر کار برادەرێکی هەبوو ئەو کابرایە خۆی لە باوکم بە گەورەتر دەزانی لە بواری دەسەڵات و پێگە و پلە و پارە و خزم و کەس و کار و عەشرەت و قەومدا باوکم خۆشی نەدەویست ماوەیەک ئاوا بەیەکەوە بوون مەحەبەتیان بۆ یەکتر نەبوو بەڵام نەخۆش کەوت باوکم وەکو هاوڕێیەتی و ئیشی سەرکار دانی بەخۆیان گرت و چوو بۆ سەردانی نەیوت ناچم وتی قەی ناکە نەخۆشە دەچم بۆ سەردانی باوکم جێڕایە وتی کاتێک کە چووم لەسەر قەوێڵەکەی بەتەنیا بوو لە ماڵەوە ویستی هەستێ قاچەکانی خستە خوارەوە نعلەکان زۆر دوورتر دانرابوون من هەستام وەکو حرمەتی ئەم نەخۆشە بێت توانایە نعلەکانم هەڵگرت و خستمە قاچەکانیەوە و زۆری اعتیزاری خواست ئەڵێ لەو کاتەوە هەر دەست بەجێ ئەو پیاوە ڕەفتاری بەرامبەرم بە گۆڕا بەس ئەوەندەی نعلەکانم بۆ برد بەوە ڕەفتاری بەرامبەرم گۆڕا ئەویش پیاوێکی مرد بوو جا سەیری وردی قورئان کەن فإذا الذي برزان إذا يعني بو پەیدابوونی شتێک بە کتوپڕ و خێرایی وتی واللهی لەو کاتەدا هەستم کرد کابرا ڕەفتاری گۆڕا ئیذا دەست بەجێ بە یەک چاکە لەگەڵکردن ئەو نارە دەکەی بە دۆست ئەیکەی بە دۆست وەلیون حەمیم ئەیکەی بە کەسێکی خۆشەویست یەکەم جار عەدوو بوو عەدوو ئەزان یعنی چی یعنی دوژمن و ناحەس هەر بەوەی یەک چاکە لەگەڵا کرد ئۆتۆماتیکی دەگۆڕێ بە چی ئەبێتە وەلی وەلی یعنی چی یعنی دۆست و نزیک وەلیون حەمیم ئەبێتە کەسێکی زۆر نزیک و ئازیز و خۆشەویستت ئەحمەد شوقەیری دەڵێت لە دوای ئەو ڕەفتاری باوکم بەس نعلەکانی هێناو لە پێی کرد و یارمەتیدا 60 ساڵی ڕێک باوکم لەگەڵ ئەو پیاوەدا هەموو خەڵک وەی دەزانی بران نەیدەزانی هاوڕێن ئەوەندە بینیان خۆش بوو مردی خوابە مانگی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم زیندوو دەکەیەوە ئاەتەکانی قورئان ڕەفتاری پێغەمبەرن صلی الله علیه وسلم میلەتی کوردی ئێمە ئەم ئاەتانەی قورئانیان بەڕێزان بە کردار جێبەجێ کردووە ئێمە ساڵی کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکان پیاوێک لە ناو میلەتی کوردی موسڵماندا لە ڕۆژهەڵاتی کوردستان هەڵکەوت یەکەم جار وەکو مەلا و مامۆستای حوجرەی مزگەوت دەناسرا بەڵام لەگەڵ شۆڕشی گەلانی ئێراندا وەکو سیاسەتمەدار و کۆمەڵناس و ڕابەری کوردایەتی دەرکەوت ئەویش جەنابی شەهید مامۆستای خوا لێ خۆش بوو جەنابی ئەحمەدی موفتیزادەیە کاک ئەحمەدی موفتیزادە خەڵکێک زۆر خۆشیان ویستووە بەڵام خەڵکێک ناحەز بە ئیسلام لەو کاتەشا دژایەتیان زۆر کردووە یەکێ لەوانەی کە خۆی بۆمان دەژێڕێتەوە دەڵێ ڕۆژی وا هەبوو بە چارەک ڕۆژی وا هەبوو 20 دقە ڕۆژی وا هەبوو دەگەیشتمە نیو سەعات بە تەلەفۆن کاک ئەحمەدی موفتیزادەم ئیزعاج دەکرد و هەرچی قسەی سارد و سووکە شایانی جێڕانەوە نیە لە تەلەفۆنا پێم دەوت بەڵام ئەو پیاوە پڕ لە دەریای گەورەیە تەنها دەیوت یا ڕەبی خوا لێمان خۆش بێ وەڵڵا برا من لەوەش خراپترم کە تۆ دەیزانی
بەوەی کە وڵامی نەدەدامەوە دڵی دەتەقاندم یەک ڕۆژ قسەیەکی ناخۆشی پێنەوتمەوە ڕۆژێکیان بیرم کردەوە باشە هەموو ئەوانەی لە مەیدانی سیاسەتە لە ئێرانە لە 79 بۆ 80 کار دەکەن پیان خۆشە خەڵک مەدحیان بکە پیان خۆشە بە باڵایاندا هەڵ بڵێ پیان حەزیان لە پیا هەڵدانە بەخوا بزانن قسەیان پێ دەڵێ نەک بەرەو ڕووی خۆیان بەڵکو لە پشتی شەوە ببیستنەوە دژایەتیان دەکەی نەک خۆل لە ناو دەبن منداڵەکانیشت لە ناو دەبن بەس ئەم ڕابەرە وانە ئەم پیاوە گەورە وانە بڕیارمدا لە نزیکەوە بیبینم چوم چەپکێ گوڵی زۆر جوانی تایبەتم ئامادە کرد ڕۆیشتم بۆ لای مەجلیسێکی قەڵەباڵغ خەڵکێکی زۆری لە دەورە لە ماڵەکەی خۆیدا لەستنە چوم و سەلامم کرد زۆر بەگەرمی پێشوازی کردم هەندێک قسەمان کرد و لە تەنیشتی دانیشتم دیارە تۆنی دەنگی منی ناسیوەتەوە 2 مانگونی و بۆ 3 مانگە من ڕۆژانە قسەی لەگەڵ دەکەم وتم مامۆستای بەڕێز ئەمەوێت دەست و قاچت ماچکەم وتی ئەستەغفر الله هەرچی مەحاوەلەم کرد نەیهێشت ئەم لاولای ماچ کرد و ئەویش ئەم لاولای منی ماچ کردەوە لە ئامێزم گرت و لە ئامێزی گرتم وتم جەنابەت بە دڵنیاییەوە من ناناسی وتی نانە بەڕێزان ئەهلی مەجلیس پیاو چۆن هاوڕێیەکی خۆی ناناسێ کە 3 مانگە هەموو ڕۆژێ لوتف دەکا و هەموو ڕۆژانە بە تەلەفۆن قسەم لەگەڵ دەکا ئەڵێ لەو کاتەیە خەریب و بمرم هەموو ئەو قسە ناشرینانەی کە خۆم تەریق دەبوومەوە بۆ پیاوە گەورەم وتبوو کەچی ئەو هەمووی بەگوڵ وەرگرتە بوو مەدح و ستایشی منی کرد وتم هاتووم ببن بە دۆستی دنیا و قیامەت وتی بەویستی خوای پەروەردگار هەروە دەبێ لەبەر خوای یەکترمان خۆش دەوێ بەڵام ئەو گوڵە نایابە دەستەکانت خۆش بێت تۆ خۆت گوڵی هەر خۆت هاتنت گوڵە بۆ لای من بەڵام ئەو گوڵە بەرەوە بۆ لای گوڵفرۆشەکە پارەکەم بۆ بێنەوە ئەڵە کە چوومە بۆ لای کابرای گوڵفرۆش وتم وەڵایگە بە شتێک کەمتر لێم وەرگریتەوانێ گوڵەکەم ناوێ ئەڵێ تۆزێ لە لای دڵگران بوو وتی تۆش بۆ ئەحمەدی مفتیزادە نەبر بێ گوڵەکە وتم بەرە وەڵا وتی وەڵای 250 گوڵم لەم هەفتەیە بۆ هاتوێتەوە هەر خەڵک دەچێ گوڵەکە دێنێتەوە داوای پارەکەی لێ دەکەنەوە من شتێکێکە لێدا بشکێنم بەڵام گردنت ئازا دەکەم و هیچ لێ وەرناگرم بە حەقی خۆی لە دووەردەگرمەوە پارە لێ ناشکێنم بەڵام پێم بڵێت و ئەو خوایە پارەکە چی لێ دەکا کە بۆی دەبێ وتم بەسەر چاو ئەڵێ کە چوومەوەتم مامۆستا ئەوە پارەکە وتی ئەم کاغەزە بگرە ئەوە عینوانی ماڵی منداڵانێکی بێباوکە لەگەڵ دایکە سەربەرزەکانە دانیشتون لە فڵان شوێنە ئەو عینوانی ماڵیانە پارەی ئەم گوڵەی بۆ ئەحمەدت هێناوە بۆ ئەو منداڵانی سەرفکە بڕۆ بە بێدەنگی بیدە بە ئەوان ئەڵێ چون پارەکەم دایەوە هاتمەوە بە کابرای گوڵفرۆشم وتم وەڵاهی پارەکەی وەرنەگرت خستێ زەرفێکەوە عینوانی ماڵێکی منداڵانی بێباوکی تێدا بوو نردمی بۆ ئەو ماڵۆ پارەکەمدا بە ئەوان ئەوانەی تریش بە هەمان شێوە بۆ فلان فەقیر بۆ فلان نەخۆشپارەی ئەم گوڵە هەر چەندێک بێ من گوڵم ناوێ با خێرمان هەبێ بۆ دنیا و قیامەت ئەڵە کابرای گوڵفرۆشیش کە تا ئەو کاتە زۆری ڕق لە ئەحمەدی مفتیزادە بوو لەگەڵما هات و ئەم جارە دوو بە دوو چوینە خزمەتی بڕیارماندا تا لە ژیاندا بوو لە خزمەتی دابووین لە دوای مردنیشی لەسەر ڕێباز و مەکتەبی قورئانی ئەو ماینەوە لە خزمەت قورئاندا بڕیارماندا لە قیامەتە بە ئیزنی خوای پەروەردگار بەیەکەوە بین ئەمە جێبەجێکردنی ئاەتێکی قورئانە ئەمە مەولودی پێغەمبەرە صلی الله عليه وسلم جا سەرنج بدەن فإذا الذي بينك وبينه عداوة لە نێوانی ئەو کەسەی تۆ ئەو ناکۆکی هەیە وشەی عەداوەت ناحەز و ناکۆک بە نەکیڕەی هاتووە قورئان پێمان دەڵێ ئەو عەدووە ئەو ناحەزە ئەو دوژمنە چەندە گەورە بێ چەندە ڕقی لێت بێ چەندە کێشەکەتان گەورە بێ بە یەک چاکە لەگەڵکردن بەویستی خوای پەروەردگار دەتوانی بیهێنی بەلای خۆتدا بەڵام ئەم گەورەیە بە چێ دەکرێ بەڕێزان ئەم گەورەیە بە چێ دەکرێ ئەو مەردی دەوێت جوامێری دەوێت پاڵەوانی دەوێت کەسێک چاکە بە چاکە وەڵام بداتەوە خوا ئەمەی زۆر داوە بە زۆربەی خەڵک کەسێک چاکەی لەگەڵ کردووی هیچ خراپەی بۆ نەبووە ئەتۆش چاکەی لەگەڵا بکەیتەوە ئەمە زۆر کەس ئەم ڕەفتارە جوانەی هەیە چاکە لەگەڵ کرا چاکە لەگەڵ خەڵکا بکەوە ئللا دوول لە ڕووی جەنابتان مەگەل لە ئیم و نامەرد نەبێ لە ئیم چاکەی لەگەڵ بکەی خراپەت لەگەڵ دەکا ئەوە لە ئیمە ئللا ئەو کەسە نەبێ کە حەسوودە حەسوود بەخوا چاکەی لەگەڵا بکە ئللا ڕقی لێت دەبێ ئەحمەق کەودەن و نەفام و ژێل و دەبەنگ چاکە لەگەڵ کرد خراپەت لەگەڵ دەکاتەوە نانی خۆی دەبڕێ بەدەستی خۆی نازانە نانی خۆی بخوا بە کوردی
ئەو کەسانە نەبێ بەڕێزان زۆرن ئەو کەسانی خوافەزی لەگەڵ کردوون بە چاکە وەڵامی چاکە دەدەنەوە بەڵام لە بەرامبەر خراپە لەگەڵکردنە تۆ چاکە لەگەڵ خەڵکا بکەی خوا ئەم مەدالیایی بەس بە سنگی دوو کەسا کردووە بەس دوو کەس ئەم مەدالیایی خوایان وەرگرتووە وما يلقاها إلا الذين صبروا یەکەم خۆڕاگران ئەو کەسانەی خوا مەدالیای خۆڕاگری کردووە بە یەخەیاندا بەخوا ئەڵڵا پێی بەخشیوی مژدە لێبێ ئەی ئەو کەسەی کۆنتڕۆڵی نەفسی خۆتت پێ دەکرێت وتراوە ئینەمە الدنیا صبر ساعة بەخوا ئەو کەسەی لەم دنیادا گرەو دەباتەوە هەر ئەوەیە سەبری یەک سعاتی هەیە لە ئەو پەڕی تووڕەیدا یەک سعات سەبر بگرە و کاردانەوەت نەبێ دنیا بەشی تۆیە نارەکان دڕی سوا دەبن ئینەمە الدنیا صبر ساعة هەموو دنیا بەوە دەیبیتەوە یەک سعات کۆنتڕۆڵی نەفست بکە ئەمەش مەدالیای خوا دەیبەخشێ بەو کەسانی کە خۆشی دەون وما يلقاها إلا الذين صبروا وما يلقاها إلا ذو حظ عظيم دووەم ئەم مەدالیایە لە بەرامبەر خراپەکردنی خەڵکا تۆ چاکەیان لەگەڵا بکەی دەدرێت بەو کەسەی کە خاوەنی بەشی زۆر گەورەیە لە چی لە ئیمان ئەوە نیشانەی ئەوەی ئیمانەکەت زۆر بەهێزە نیشانەی ئەوەیە تەقواکەت زۆر بەهێزە نیشانەی ئەوەیە تەزکیەی نەفسی خۆتت کردووە خۆت چاک کردووە و خۆت پاک کردووە لە ڕەوشتە خراپەکان ئەی خۆش بە حاڵی ئەو کەسەی ئەم دوو مەدالیایە لەم دوو کەسە دەبێ ئەو کەسەی پاڵ بە خراپەوە دەنێ بە چاکترین کردار کە بەرامبەر دڵی ڕازی بێ و شەڕ لە خۆی دوور دەخاتەوە ئەو کەسانە سابر و خۆڕاگرەکانن ئەو کەسانە خاوەنی ئیمانێکی بەهێزن تەقوایەکی پتەون خوا زۆری خۆش دەون بە ئەندازەی ئەوەی ئەم دوو سیفەتە تێدا بێ سەبر و خۆڕاگری ئیمان پاڵپێوەنانی خراپە بە چاکە نیشانەی ئەوەیە کە خوا تۆی خۆش دەوێت ئەو کەسێک کە ئەم دوو سیفەتەی تێدا نەبێ پەنا بەخوا دەبێت بە خۆی دابچێتەوە دیارە ئیمانەکەمان بێهێزە دیارە تەقواکەمان وانە دیارە تەزکیەی نەفسی خۆمان نەکردو هەر بە خەڵکەوەمان دوو بووین نەمان پەرژاوەتە سەر خۆمان هەر فڵانکە زوای کرد و فڵانکە زوای کرد ڕۆژێ بژاری دەرونی خۆمانمان نەکرد داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای یادی لەدایکبوونی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم ئەم ئایەتە ڕەحمەتە لە ناوماندا جێبەجێ بێ پەروەردگارە بە ڕەحمەت و میهرەبانی خۆت یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەیت یا ڕەبی خوا پێغەمبەرەکەت بەوە وەسف کردووە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین یا ڕەبی خوا لەجێ سای ئەو ڕەحمەتەیە بحەسەینەوە یا ڕەبی خوا ڕەحمەتی ئەو پێغەمبەرە لەم کوردستانەدا حاکم بێ یا ڕەبی خوا ئیمانمان وایە بەغەیری ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەبێ مرۆڤاتی بەختەوەر نابێ یا ڕەبی خوا ئێمە لەژێر سای ئەو ڕەحمەتەیە بحەسەینەوە یا ڕەبی ئەو ڕەحمەتی پێغەمبەرە بگەێنین بە جیهان بگەێنین بۆ کەسانی کە نەیاری پێغەمبەرن و یا ڕەبی خوا هیدایەتی نەیارانی پێغەمبەر بدەی صلی الله علیه وسلم خۆشەویستی ئەو سەروەرە لە دڵماندا بچەسپێنی یا ڕەبی خوایە ئەو ئاەتە قورئانیە ئەگەر ئێمە شایەن نین تۆ شایەنی لوتفی خوایە ئەو مەدالیایە بکەی بە یەخەماندا وەڵامی خراپە بە چاکە بدەینەوە ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی دڵ بە خەمەکانمان دڵخۆشکەی گرفتارەکانمان ڕزگارکەی آمین آمین والحمد لله رب العالمين